خەڵکی ڕاپەڕین لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆر هاوکار و پشتیوانی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوون لە سنووری ڕاپەڕین ئەو سێ ڕۆژەی کە لە بەردەممان ماوە تاوەکو دەیمان بە هەمان نەفەس هاوکار و پشتگیر و پشتیوانمان بن بە ئومێدی خوا کە تاوەکو ئێستا سنوورەکەی ئێمە زۆر باش لە قەدەغەی هاتوچۆدا پابند و ڕێنمایەکان جێبەجێکراوە و حاڵەتەکانیش حاڵەتی زۆر دەگمەن بوون دەسەڵاتی تەواو دراوە بە سەرۆکی یەکە کارژێرەکان لە هەردوو قایمقامەتی قەزای ڕانی و پشدەر و لە بەڕێوەبەرایەتی ناحیەکان بە هەماهەنگی بۆ ئەوەی ئەگەر شتێک لێرە جێگەی نەبوو بێتەوە و پێویستی و داواکاری ڕۆژانەی خەڵک بێەوە لە خزمەتی بەرژەوەندی گشتیدا بێ بتوانن لە لای خۆیاندا کاراسانی زیاتر بۆ هەوڵاتیانی سنووری ڕاپەڕین بکەن بەو مەرجەی لە چوارچێوەی بڕیار و ڕێنماییەکان و بڕیارەکانی بەیانی ژمارە 25 و ژمارە 23 پێچەوانەی ئەو بڕیار و بەیانانە نەبن ئەوە لە ڕێکارەکاندا باس کراوە ئێمە لە شەشی بەیانی بۆ شەشی ئێوارە هەموو ئەو خەڵکانی کە خاوەنی ڕەز و باخن زەوی کشت و کاڵین و دەوێن زەویەکانیان پیشاڵن یاخود پێینی پێدا بکەن یان دەرشاندنی دەرمانی بۆ بکەن بۆ هەموو ئەوانە لە شەشی بەیانی دەتوانن بستنە سەر زەوی کشت و کاڵیەکانیان یا حەوزی ماسیەکێک لە پەلەوەریەکەیەتی و هەر بوارێک لە بوارەکانی کشت و کاڵی یان کارگەکانە و دەتوانێت شەشی ئێوارە بگەڕێتەوە بەڵام ینی لەو نێوانە ناتوانێت هاتوچۆ بکە بڵێن لە شەشی بەیانی تا شەشی ئێوارەکەی بێوێ بچێت لە شەشی بەیانی دەبێت بچێتە سەر شوێن و کارەکەی خۆی و لە شەشی ئێوارەشەوە دەتوانێت بگەڕێتەوە ماڵەکەی خۆی و بۆ ڕوونکردنەوەی زیاتر و بۆ هاوکاری و پشتگیری زیاتر ئەگەر کاتی تر پێویست بێ ئەو دەسەڵات دراوەتەوە بە بەڕێز قایمقامەکان بۆ ئەوەی بتوانن ڕێکاری پێویستی تر بگرنە بەر بۆ بەڵێستا